بله تماشاوان هجازی وگرم سر بابت خونیشاندانا که نونراتی اروپایی انکسته ایرو لپیشی آواهیا که گره هشتم یا دانستاندن جنیف تیده تیگریدان لدار خسته بو و که میوان من بریز محمد زیتو آنی زمان که کردین آلمانیا جیروند کردی آلمانیا هاتنو تبلیوه خونیشاندان بون جبو کام بسان بن ارمان جو مبستا کردن آلمانیا چبو که بجداری لوی خونیشاندانه کرن نهامی بچن جم بریز عبدالکریم حاجی سروک نونراتیا اروپای انجمن اجتماعی کرد سوریه که ابو خجیل آلمانیا دمینه جا آلمانیا چبو سوئیس راج با بجداری لوی خونیشاندانه بکه ما مست عبدالکریم دماتا باش به تو هر وها کردن که لگل تاج آلمانیا چون سوئیس را داکو بجداری لوی خونیشاندانه بکه سدم چبو مبستا و چبو جوی بجداری کج ولاتکی اوروپی و چون ولاتکی دن سپاس و همو کارمنده آرکتیوی را ما بری چند روزه ما بانگوازک درخست ما بانگی رواندا کردیل لحمو جهل حمو ولاتین اروپا کرن و ام خۆپێشێندانە گەل پێشیە یەکی نەتەوێنی یەکگرتی مەبەست ئەلۆ بەڵێ مامۆستای تا باش دکهێژەمە مامۆستا تو کارا خەفتنی خۆ بەردەوام بکە گوام خۆپێشێندانە گەل پێشیە نەتەوێنی یەکگرتی بکن پێشیە ئاڤاییە گفتوگویان گوتەی دەرنا بەرە ڕێجێم و ئۆپۆزیسیۆنێ دەچێت بێ ما چەند خاڵ هەبوون ما دانخویاکردن درشم و نامن گوما رادستی سروکه اپوزیسیونا سوری و هروها شاندرین دولتی یک جوانا ما تکزی کرد موک جالیا کردی اروپا ما فکر ما به تثبیت کردن دستور نویا سوریا دا بله مامۆستا عەبدولکەریم مەبەستاوە یانجی و خۆنیشاندانên we li pêşiya wê avahiyê berdewam bin yan tenê ji bo rojekê bû مامۆستا عەبدولکەریم ئەگەر tu dengê min dibihîze پرسا من ئەوە خۆنیشاندانên we berdewam bin ta ew gera hêştin bi dawî bibe yan jî xۆنیشandana we tenê ji bo rojekê bû ئەمێ خۆپێشێندان و چالاکیە بکرد سەرانسەری باژاری ئەوروپا پێشیە وانابەندین بەریارێ تا حەقی مملەتی تا مافێ ملەتێ ما جیوەری باشە مامۆستا گەرا هێشتە میان jî çi gerê danûstandinan be yê cinêfê ne taybet e bi Kurdan lê li ser asta Sûriye giştiye ji bo çi hûn hemahengiyekê li gel aliyên dijberiyên opozisyona Sûriye nakin ku li Almanya dibînin yan jî li welatên cuda cudayên Ewropayê da ku hûn xwenîşandanên berfireh li dar bixin da ku dengê Sûriyan û dengê Kurdan bi giştî bigihêje aliyên serpereştiyar ji cinêfê re تناوەندی وای سەرەکەتنە نەلبێت مەبەستا من عالیên dijber مامۆستا ئەم دخوازن بەڵێ ئەم دخوازن گاوە ئەv داخوازامەیە گاوە بۆ هەواڵی وان ویزگە هێوان ور هەبن ئالیکاری مەرە بکەن خۆپێشیندانەدا لەژێ ڕژێمێ ولپێشیە نەتەوێنی یەکگرتی ئێمە ئەمۆکە نوێی نەرتیا ئەوروپایان جوانە نیشتیمانی کورد ئەم بەردەوامن چالاکی خۆدا دە هەر جیفات و گفتوگوی گوچی داگو مافی ملتی ما بی تثبیت کردن دستورا نوا سوریا بله هەویا سەرکەوتنێ ژوەرە و گەلێکی سپاس بۆ تەبلیبوونەتە بەرێز عەبدولکەریم حاجی سەرۆکی نێونەتی ئەوروپا یا ئەنجومەن نیشتیمانیا کورد لە سووریە